یادی زراتش پیروز بجانا. لە شەوێکی ئیمانی و بە ئامادەبوونی ژمارەیەک مامۆستای ئاینی و سرودبێژ و خەڵکی سۆران مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بۆنەی سەری ساڵی کۆچی دیبەیتێکی بە ناونیشانی پەند و وانەکانی کۆچ ساز کرد. بۆیە بە پێویست مازانی بە بەناوی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کە هەڵبستین بە سازدانی سیمینارێک بۆ چەند بەڕێزێک لە دەڤەرەکەمان کە تیشک دەخەنە سەر گرنگجی کۆچکردن کە خۆی لە خۆیدا کۆچکردن ماناوە تاشی گرنگجی خۆی هەیە لە لای موسڵمانان گرنگ زۆری پێدرێت. بۆیە بە پێویست مازانی وەکو ساڵاشیەک لە مەڵبەند ئەنجام بدەین بۆ موسڵمانانی ئەم دەڤەرە بە تایبەتی و کۆچی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم و هاوڵانی بۆ شاری مەدینە لە پێناو ڕزگاری و گەڕانەوەی شکۆ بوو بۆ مرۆڤەکان و ڕەتکردنەوەی بتپەرستی و زوڵم و نادادی بوو، بانگەشەکردن بوو بۆ پەرستنی خوای تاک و تەنها و دامەزراندنی دەوڵەتێکی ئیسلامی کە لە ژێر سایەی هەموو ئاین و نەتەوەکان بحەسێنەوە و شکۆ بۆ مرۆڤەکان بگەڕێتەوە. کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەرسوانەی زۆری تێدان بۆ ئێمەی موسڵمانان بە تایبەتی بۆی کە بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان هەز بە سستی نەکەین لە کاری ئیسلامیماندا و هەرچی کە لای ئینسانەکان بە نرخن ئینسان دەبێ بیان بەخشێتن لە پێناو خوادا لە پێناو سەحوەی ئیسلامیدا و لە کۆچەوە ئینسان فێری تەخطیت و بەرنامە ڕێژی دەبێتن کە کاری ئیسلامی بەبێ بەرنامە ڕێژ و بەبێ تەخطیت ناکرێتن. ئەو دەرسوانانی کە بۆ گەنجانی تێدا هەیە ئەوەی کەوا بۆ پیاوان و ئافرەتان و سیاسەتمەداران و دەوڵەتمەداران و تێکڕای شەرائحی موجتەمع هەموو تیر و توێژەکانی کۆمەڵ دەتوانن بە قەدرە خۆیان دەرس و حکمت هەڵبێنجن لە وانە و پەندە پیرۆزەکانی هیزرەتی پێغەمبەری سەلی الله عەلەیه وسەلەم کە وەرچاخەکی نوێ و گۆڕانکاریەکی نوێ و ئینقلابێکی نوێ بوو لە ژیانی بەشەریەت بە تێکڕا و جیاوازکردنەوەی حەق و باتیل بوو. گرنگجی بایەخدان بە بۆنە ئیسلامیەکان و بۆنە ئاینیەکان بەڕاستی ئەرکێکی گەورەیە، ئەرکێکی هەموو لایەکمانە چێ وەک تاک چ وەک جەمع، چونکە بەڕاستی ئەمڕۆ ئێمە لە قۆناغێک داین و لە مەرحەلەیەک داین بەداخەوە و زۆرش بەداخەوە کە بایەخدان بە بۆنە ئاینیەکان و بۆنە ئیسلامیەکان زۆر کەم بایەخی پێ ئەدرێ، بەڵکو بەعکسەوە هەوڵێکی زۆر لە ئارادایە بە هەموو هێز و توانایەک هەوڵ ئەدەن ئەم مێژووە پڕ سەروەریە و ئەم مێژووە پڕ گەوهەرە لە بیری ئەمنەوە نوێیە ببرێتەوە بەڕاست. هەناسەم وەک پێناسە تەنها تۆ ئەناسێنێ ویردی ناوت وهایە بەبێ پێی نەبێ تاکەی یا نەبی گەر تۆ هەبی کەس بێ کەس نەبێ تاکەی. کۆچ بوو بە قوتابخانەیەک بۆ موسڵمانان کەوا زوڵم و ستەم لە هەر کوێیەک هەبوو ڕەتی بکەنەوە. کۆچی پێغەمبەر هەمیشە هیوا و ئومێد بە موسڵمانان دەبەخشێت و ئەوە دەسەلمێنێت موسڵمانان ئەگەرچی ژێردەستە بن و لە ناخۆشیدا بن ڕۆژێک دێت خوای پەروەردگار سەریان دەخات و شکۆ و سەربەرزیان بۆ دەگەڕێنێتەوە، ئەویش بە پابەندی و دەستگرتن بە ڕێبازی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم دەستە بەردەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.